ڕووداوەکانی هاتوچۆ لە جیهانی ئەمڕۆماندا هەڕەشێکی گەورە لە سەرژیانی مرۆڤایەتی دروست کردووە. لە ئاکامی ئەو هەڕەشەیەش هەزاران قوربانی لێ دەکەوێتەوە، بۆیە بە تیرۆری سپی دادەنرێت. زۆرجار لە ئاکامی ئەنجامدانی هەڵە و کەم تەرخەمی و بابەت نەبوونی بەشێک لە شۆفێران ئەو زیانە گیانی و مادیانەی لێ دەکەوێتەوە کە زیانەکان مەزەندە ناکرێت بەهۆی زۆری قوربانی گیانیەکان. بۆ ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر لە هێندەی جەنگێک زیان و قوربانیان لێ دەکەوێتەوە. ترافیک ئەم جارە باس لە یەکێک لە هەنگاوەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی ئەو زیانە گیانی و مادیانە لە بواری هاتوچۆ دەکات کە لاگەری پابەندبوونی شۆفێران با ڕێنمایەکانی ئەو هەنگاوانە شارەزایان دەڵێن ڕووداوەکان سنووردار دەبن و پێش لە ڕوودانی دەیان کارەساتی ڕووداوی هاتوچۆ دەگیرێت. ئەو هەنگاوەش بریتە لە هێما و ئامراز و ڕێگاکانی سەلامەتی هاتوچۆ کە بە زمانی پۆلیسی هاتوچۆ دادەنرێت. لە هەموو جیهان ئەو هێما و ئامرازانە بوونەتە ڕێنیشاندەر و پارێزەری شۆفێران و نزیکترین دۆست و هاوڕێی شۆفێران. ئێرە هەولێری پایتەختە. لەم شارە لە سەرجەم کوچە و شەقام و ڕێگاکانی دەرەوە و ناوشار بەهێما و ئامرازی هاتوچۆ و پەرژینی سەلامەتی شۆفێران ڕازێنراوەتەوە. سیمایەکی جوان و شارستانی بەو شارە بەخشیوە بە جۆرێک لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوت و هاوشێوەیە. ئەو ڕێکار و هەنگاوانە بۆ بێزکردنی سیستمی ئەندازەی هاتوچۆ و گرنگیدان بە هێماکان کە زامنی پۆلیسی هاتوچۆن و دۆستی شۆفێرانن وای کردووە شۆفێر پێویستی بە ئامۆژگاری پۆلیسی هاتوچۆ هیچ ڕێبەرێک نەبێت، چونکە ئەو هێما و ئامرازانە ڕێنیشاندەری شۆفێران و ڕێنوانیان دەکەن کە چۆن شۆفێری دەکەن و چۆن دەگەن. ترافیک لەم بەرنامە بۆ یەکەم جارە ڕۆڵێکێک لەو بەشانە نیشان دەدات کە بەشی ئەندازەی هاتوچۆی هەولێرە. ئەو بەشە بەرپرسە لە پاراستن و چاکردنەوە و دانانی سەرجەم ئەو هێما و ئامراز و هێڵکارانەی کە لە شەقام و ڕێگاکان هەیە. دەمانێت بزانین ئەوان بۆ پاراستنی هەزاران هێما و ئامراز و تابلۆی ئاگادارکردنەوە چیان کردووە، چۆن ڕێگری لەو زیانانە دەکەن کە بەرەو هێما و ئامرازانە دەکەوێت. ئەو هێمایانە چۆن چاودێری دەکەن، چونکە کەش و هەوا و سەرپێکی بەشێک لە شۆفێران زیانیان پێدەگەێنن. جگە لەمەش بەهۆی پێشکەوتنی شاری هەولێر و دروستبوونی ڕێگای خێرا و شەقامی ستاندارد و پێشکەوتوو، هەروەها بەرفرانبوونی شارەکە پێویستی ئەو هێما و ئامرازانە ڕەنگە تێری ئەو پانتایە فراوانە نەکەن. دەمانوێت بزانین چۆن ڕوبەڕووی و پێشکەوتنە دەبنەوە و شەقام و ڕێگاکان بە هێماکان پڕ دەکەنەوە. بەشی ئەندازای هاتوچۆ ئێمە بەشێکین سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کار و چالاکیەکانی ئەم بەشە ڕێخستنەوەی شەقامەکانە بە مەبەستی ئەوەی کە شەقامی سەلامەتتر بۆ شۆفێران و پیادە دەستەبەر بکرێتن و ڕێخستنەوەی شەقامەکان لەو شوێنانەی کەواکێشەی جەنجالی و ڕووداوی هاتوچۆی لێیە. ئێمە لە ئەندازای هاتوچۆ کارەکانمان دابش کردووە بۆ چەند تیمێک. چەند تیمێکمان هەیە لێرە ڕۆژانە ئەرکیان دەرچوونە بۆ ئەو کارانێکەوە تایبەت کراوە پێیان ڕاست پێدراوە کارەکانیان جێبەجێ بکەن. لەوانە تیمی تاسەمان هەیە، تیمی فسفۆرمان هەیە، تیمی بۆیاغمان هەیە و تیمی هێماکانی ناوشار و دەرەوەی شارمان هەیە و تیمی شوشتنیشمان هەیە. ڕۆژانە ئەرکەکانیان لە شەقام و ڕێگاکان جێبەجێ دەکەن.
کارەکانی ئەندازەی هاتوچۆ وەکو ئاماژەمان پێکرد ڕێخستنەوەی شەقامەکانە و دانانی هێمای هاتوچۆیە هەمووی ئەو کارانێکەوە دەکرێتن بە مەبەستی سەلامەتی و پاراستنی گیانی شوفێران و پیادەیە چونکە دانانی ئەو هێمایانە و ڕێخستنەوەی شەقامەکان کارێکی زۆر قورسە و ڕۆژانە دەرچوونی دەوێتن سەرڕای ئەوەی گوژمەیەکی زۆریش تێچووی ئەو هێمانە و ئەو کەلوپەلانەیەکەوە لە ئەندازەی هاتوچۆ بەکاردێن. ترافیک لەم بەرنامە باس دەگرنگی هێما و ئامرازەکان لە بواری هاتوچۆ دەکات. ئایا ئەو هێما و ئامرازانە ستانداردی جیهانین و لایەنی پەیوەندیدار چی کردووە بۆ ئەوەی لە هەموو شوێنێک ببن بە هاوکار و ڕێنیشاندەری شۆفێران تا پارێزراون. ئەو هەموو هێمانێکەوە لە کوردستان هەیە بە تایبەتی لە شاری هەولێر دەتوانین برێن هەمان ئەو هێمانەیەکەوە بە پێی ستانداردە جیهانیەکان لە وڵاتەکانی دەوروبەرماندا بەردەستە. زۆر جار کاتێک کە هاوڵاتی بیانی سەردانی هەرێمی کوردستان دەکاتن تێبینی ئەوە دەکاتن کە ئەو هێمانەی لە وڵاتەکانی دەرەوە هەیە لێرەش بەردەستە ئەوەشیان هەموو دەتوانین بڵێن پاکێجێکە لە وەزارەتی ناخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و شوفێران دانرا. ترافیک باس لە یەک لەو هەنگاوە استراتیژیانی حکوومەت دەکات کە بۆ یەکەم جارە کەسانی ڕاهێنراوی خەڵکی کوردستان گەورەترین کاری دیزاین و هێڵکاری و بۆ یاخۆ نەخشەدانانی شەقام دەکەن کە لە ڕابردوو کۆمپانیا بیانیەکان ئەنجامیان دەدا. ئەو پرۆسە گرنگە بۆ خۆماڵی دەکرێت و ترافیک بەوردی بەدۆداچوونی بۆ دەکات. ترافیک وەک یەکەم بەرنامە لە کوردستان سوچوار بۆ یەکەم جار باوردی باس لە یەک لەو هەنگاوە استراتیژیانی حکوومەت دەکات کە بۆ یەکەم جارە کەسانی ڕاهێنراوی خەڵکی کوردستان گەورەترین کاری دیزاین و هێڵکاری و بۆ یاخۆ نەخشەدانانی شەقام دەکەن کە لە ڕابردوو کۆمپانیا بیانیەکان ئەنجامیان دەدا. ئەوەی کەوا ئێستا لە شەقامەکان ئەنجام دەدرێتن کاری هێڵکاری و بۆیاغکردنی شەقامەکانە کە پێشتر لەلایەن کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیای ناخۆیەکانەوە ئەنجام دەدرا ئێستا لەلایەن تیمی ئەندازەی هاتوچۆ ئەو کارە جێبەجێ دەکرێتن بێگومان دەستخۆشیەکی زۆر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر دەکەین کە هەڵسان بە دابینکردنی ئەو ئامێرانە یەکێک لە گرنگترین دەستکەوتەکان و هەروەها دامەزراندنی چەند کارمەندێکی ناوخۆیی بە شێوەی گرێبەستکەوە کارەکە ئەنجام بدەن ئەمەش لە دوور و زۆر سوودی هەبوو یەکیان لە ڕووی کوالێتیەوە ئەو بۆیاغێکەوە بەکاری دێنین کوالێتی زۆر بەرزە و دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی درێژ تێستکرا و دڵنیا بووینەوە لە باشی و کوالێتی بۆیاغەکە و کاتە بڕیارماندا بە دابینکردنی ئەو بۆیاغە و هەروەها دەتوانین بەهۆی ئەم پرۆسەوە چەند کرێکارێکی خۆماڵی خۆمانە کارەکە ئەنجام بدەن. ئێمە لە ئەندازەی هاتوچۆ تیمێکمان هەیە تیمی تاسەیە کاری ئەو تیمە بریتیە لە دانانی تاسەی لەو شوێنانەی کەوا پێویستە بە تایبەت لەلایەن قوتابخانەکان و باخچەی ساوایان لەو شوێنانەی کەوا پەڕینەوەی پیادەی تیادا هەیە و خێرایی زۆرە بۆ ئەوەی بتوانین خێرایی لەو شەقامانە دیاری بکرێتن تاکوپەڕینەوەی هاوڵاتیان ئاسانتر بێتن. لێرە نووسراومان بۆ هات لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ناوشاری ڕۆژهەڵات کە ئەو دوو سایدەی کراوەتەوە کە جادەی کۆرنیش بە خەدەمی 120 دەبەستێتەوە بەیانیان ئیزدیحامە و زۆر جاریش لەو سوورانەوە ڕووداوی هاتوچۆ ڕوویدایە بۆیە بە پێویست مازانی شوێنەکە شوێنێکی سەکەنی و نیشتە جێبوونە تاسەیەک لێرەدا بنرێتن بۆ ئەوەی شوفێران بتوانن بە ئاسانی پێچ بکەنەوە. لە کاتی دانانی تاسە لە هەر شەقامێکیان ڕێگایەک ئێمە تیمی هێمامان هەیە هێمای دیاریکراوی تایبەت بە تاسە دادەندرێت لە مەسافەی دیاریکراو یەکەم هێمان کە دادەندرێتن هێمای خێرایی کەمکەرەوە بۆ ئەوەی شۆفێر ئاگادار بە خێراییەکەی کەم بکاتەوە هێمای دووەمیان دوای دووریەکی دیاریکراو
هێمای دیاریکردنی خێراییە کە 30 کیلۆمەتر لەو شوێنانەی کەوانی شتە جێبوونە. سێەم هێمەمان هێمای تاسەی بۆ ئەوەی شۆفێر ئاگادار بکەوە تاسە لەو شوێنە هەیە و چوارەم هێماشکەوا دادەنرێتن هێمای فلاشە بۆ ئەوەی لە شەوان فلاشەکە دیار بتن و شۆفێر ئاگادار بکاتەوە تاسە لەو شوێنە هەیە و خێراییەکەی کەم کاتەوە. شەشی باشیان کرد زۆر ئێرکوانە گۆڕایە سبەینان کاتی دەوامی هەشت و نیو ئیزدیحامەکی زۆر لێرە هەبوو بەسەکەتنەکەی لە 120 سیارە قەرەباڵغی دروست دەبوو ئێستا الحەمدوللا ئەو قەرەباڵغیە زۆر کەم وە بەنسبەت ئەو تاسەیەش ئەویش جێگای دەستخۆشیە سیارە لەولایە بە سەریعی دەهات و لەولاش بە هەمان شێوە لەبەرەوە ئێستا ئەو تاسەیە کرایە ئەو حادیسانە بە تەئەکید کەم دەکاتەوە زۆر جێگای دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین بەردەوام بن. ئەوەی کەوا ئێستا ئەنجامی دەدەن شوێنی پەڕینەوەی پیادەیە ئەندازەی هاتووە بەرنامەی هەیە ئەو پەڕینەوەی پیادە لە زۆربەی ئەو شەقامانەی کەوا شوێنی نیشتە جێبوونە و هاتووە پەڕینەوەی پیادەی تێدا جێبەجێ دەکرێتن ئەو کارێکەوە ئەنجام دەگرێت کارێکی ئەوها ئاسانیە پێویستی بە ڕاهێنان و ڕاهێنانی تیمەکان هەبوو پێشترچوون کە بە شێوەیەکی ئەندازەی ئەنجام دەدرێت پێشتر ئەو کارە لەلایەن کۆمپانیا ئەوروپی و بیانی و ئیتالیەکانەوە جێبەجێ دەکرا ئێستا دوای ئەوەی کە بە خۆشحالیەوە تیمەکانی ئێمە ڕاهێنانیان پێکراوە دەتوانین لەلایەن تیمەکانی خۆمان ئەو کارە زۆر بەڕێکوپێکی ئەنجام بدرێتن کە بێگومان ئەوەشیان خزمەتێکی زۆرە بۆ هاوڵاتیان و سەلامەتیان بۆ ئەوەی لە کاتی پەڕینەوە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن و شوێنی دیاریکراویان بۆ دیار بکرێتن و هەروەها دەتوانین بەهۆی ئەم پرۆسەوە چەند کرێکارێکی خۆماڵی خۆمانە کارەکە ئەنجام بدەن. چین بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لێرە کتێبێشی پۆلیسی هاتوچۆ دەبینین و بەس لە هەوڵ و هەنگاوەکانی حکوومەت دەکات بۆ ئەوەی شۆفێران پارێزراو بن پلانێکی تازە و استراتیژی وەزارەتی ناوخۆمان نیشان دەدەن. ئەوەی دەبینی ئێستا لە دوای من طبعاًەوە پرۆژێکی گەورەی وەزارەتی ناوخۆیە کارمەندی هاتوچۆ هێنراوە لە ئەندازەی سەرجەم ئیدارە سەربەخۆکان و شارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە یەک شێواز و بە یەک شێوە کار بکەن و هێماکان دابنین. ئێستا ئەوە طبعاً تێچوێکی یەکجار زۆری هەیە لەسەر وەزارەتی ناوخۆ کەوتووە لە ڕێگا ئەو ئامێرانەوە کە دابین کراوە ئێمە لەمە دووە هێماکانی هاتوچۆ بە تایبەتی هێما هێلکاریەکان لە ڕێگای ئەندازی هاتوچۆ شارەکان و ئیدارە سەربەخۆکان دەکرێت بە کوالیتێکی زۆر باش و بە تێچوێکی زۆر کەمتر لە جاران کە وەکو وتم ئەو هێلکاریکردنە ئەو هێمانە هەموو یارمەتی دەردەبێت بۆ شوفێران لە بۆ ئەوەی سەلامەت. لە بۆ نمونە ئێستا و ئامێرانە کە دابین کراوە بزانەوە ئامێری سبوغی ساردە کە ئەوە لە بۆ شۆستەکان و لە بۆ شوێنی پەڕینەوەکان دەتوانین بەکاری بێنین لە بۆ شەقامەکان بەگشتی لە بۆ موشێنێک بەکاری ناینین لە بۆ هێلکاریکردنە ئەویان ئامێری سبوغی گەرمە کە سبوغی گەرم طبعاً پێشتر بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستان لایەن کۆمپانیا خۆماڵیەکانیش دەتوانن بڵێن نەدەکرامی کۆمپانیای بیانی بوون بە بەتێچووی زۆر دایان کرد. ئێستا ئەو کورانە لایەن وەزارەتی ناوخۆ دابین کراوە لە وڵاتی منشەی خۆی کە وڵاتی ئەڵمانیا و بە تێچوویەکی یەکجار زۆر هاتەوە لە بۆ هەموو ئیدارە سەربەخۆکان و شارەکانی هەرێمی کوردستان و ئەوەش بەشێکی تریتیان ئەوە کوورەی ئەو ئامێرانەیە چونکە لە سەرەتا لە ناو ئەو کورانە ئەو بۆیاغی کە ئامێرە گەرمەکان بەکاری دێنن پلەکەی بەرز دەکرێتەوە لە بۆ سەر و 200 پلەی سەدی لە دوای ئەوە دەخرێتە ناو ئامێرانە و بەکاردێنرێتن. تایبەتمەندیەشی تری ئەو جۆرە ئامێرانە دەتوانین جۆرەها هێلکاری پێ بکەین لە بۆ نمونە بزانە ئەوەی وەکو باسم کرد کە 5 ملیم زیاتر لەسەر ڕێگایەکە دەمێتەوە بەو نەخشە دەتوانی بیکەی بەوەش دەتوانی بیکەی بزانە بێنە بەرچاو تۆ شوفێر بووی تای ئۆتۆمبیلەکەت بەسەر خەتانەکەی بێگومان دەنگ دەردەکاتن چونکە هەواش لێ نێوانی هەیە بێجگەلەوە
کە بەرزێکەشی هەیە مادەیەکی فسفۆری شوشەیی بەسەریدا دەکرێت کە پێدا وترێتن شەکر ئەوەی بەسەردا دەکرێتن بۆ ئەوەی بیرراوتریش بێتن چونکە شوفێران بە تایبەتی لە کاتێک کە کەشوها ئاسایی نەبێتن و تەم هەبێتن ئەوە وا دەکاتن ئاست و مەودا بینینیان باش نەبێت چونکە تەنیشتی ڕێگایەکانیان لێوەن دەبێت لەو حاڵەتانە مەجبورن بە معالمی ڕێگایەکە بڕۆن کە ئەو فسفۆرە نیشانیان داتن بۆ ئەوی لە ڕێگا دەرنەچن و سەلامەت. دەستکەوتی ئەو پرۆژە دەبێت بەر هەموو شتێکەوە بزانین ئەمە پێشتر بە تێچوویەکی یەکجار زۆر لە بۆیان دەکردین و بەو کوالیتیەش نەبوو و خەڵکانی بێگانەش نیشانە دەکرد بەڵام ئێستا بە کارمەندی خۆمانی بە گەنجی کوردی خۆمان و بە کوالیتیەکی زۆر باشتر چونکە هەر چۆن بێتن خەڵکی خۆمان لە خەڵکی بێگان دڵسۆزتر لە وڵاتی خۆمان ئەو کاران دەکرێتن لەمەودا بە هیچ شێوە پێویستمان بە هیچ کۆمپانیایکی بیانی لە ئیتالیا دێتن یان لە ئەڵمانیا لە بۆمان دێتن یان پێشتر لە تورکیا لە بۆمانێتە لەمەوە داوانامی بە کارمەندی خۆمان دەکرێت و هیچ کێشەمان نابێت بە تێچوویەکی زۆر کەمتریش یعنی ئێمە لەو بڕوادان کە ئەو پرۆژە تەواو بوو هەمووی ئینشاڵڵا لە هەفتەی داهاتوو لەوانەیە سەرجەم ئامێرەکان کەونەکان بتوانین سەرجەم هەرێمی کوردستان لە هاوینی داهاتوو بتوانین هەمووی هێرکاری بکرێت هیچ شەقامێک بەبێ هێرکاری و هێمایەت چۆنەمێنێت. ئامێرێکەوە ئێستا دەبینین کاری بۆیاخکردنی کێربستۆنیان ڕەسیفی پێ دەکرێتن ئەو ئامێرەش لەو ئامێرە نوێیانە بووکەوە بەو کۆتاییانە لەلایەن وەزارەتی ناوخۆ بۆ ئەندازای هاتووە دابینکرا کاری ئەو ئێمە ئەوەیە کەوا هێلکاری بۆ شەقامەکان پێ دەکرێتن و هەروەها بۆیاغی ڕەسیفیشی پێ دەکرێت پێشتر ئەم کارەشیان هەر لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە ئەنجام دەدرا بەخۆشحاڵیەوە ئێستا دوای ئەوەی ئامێرەکانمان بەدەستگەشت و تیمەکانی خۆشمان کە کرێکاری ناوخۆیە ڕاهێنانیان پێکا دەتوانین ئێمە خۆمانە و کارە ئەنجام بدەین. هێما زمانی هاتوچۆیە لە بۆ شوفێران و بەکارهێنانی ڕێگاوبانەکان لە بۆ نمونە ئێمە بە شوفێرێک دەڵێن لەو شوێنە شوێنی پەڕینەوەی پیادەکان هەیە و ئاگادار بە چۆن پێ دەڵێن خۆ بە هاوارکردن نییە بە دانانی هێمایەکی سێگۆشەیە کە وێنەی نەفەرێکی لەسەرە دەپڕێتەوە نەک دۆست و هاوڕێ قەنەعەتە بە هێماکان لەوانەیە زۆر باشتر بن لە سیستەمەکانی ناو ئۆتۆمبیلەکان کە پێی دەوترێتن سیستەمی یارمەتی دەر یعنی لەوانەیە ئاگاداربوون لە هێمایەکی پەڕینەوەی پیادەکان زۆر باشتر بێتن چونکە پێشتر دەتپارێزێ پێشتر ئاگادار دەکاتەوە واتە ئەو زمانە دەبێ هەموو شوفێرێک و هەموو بەکارهێنەرێک وەکو خۆی بیزانێ بە لە 100% و وەکو خۆشی بە لە 100% جێبەجێ بکات. لەگەڵ هەموو هەنگا و پرۆسی دانان و چاکردنەوەی هێما و ئامرازەکان بەڵام بەهۆی کەمتەر خەمی و سەرپێکی بەشێک لە شۆفێران دەگوترێت زیانی گەورە بەرهێما و گادرێل و ئامرازەکان کەوتووە. ترافیک بەوردی بەدەداچون بۆ هۆکاری و زیانانە دەکات و دەمانەوێت پرۆسی بنیاتنانەوە و چاکردنەوەی بەشێک لەو هێما و ئامرازانەش نیشان دێت. ئەو فسفۆرانەی کەوا دەیبینین لێرانە بەهۆی بەریەکەوتن لەگەر ئۆتۆمبیلەکان و بەسەرکەوتنی شوفێرانە بەهۆی بەسەرکەوتنی ئۆتۆمبیلەوە شکایە و بەو شێوەی لێ دێتن گەورەترین کێشەمان ئێمە لە ئەندازەی هاتوچۆ کەوا ڕوبەڕووی دەبینەوە و ماندیبوونێکی زۆر ئەرکێکی زۆریان هەیە تیمی فسفۆر چونکە ڕۆژانە تیمی فسفۆر دەردەچێت و هەڵدەستی بە چاکردنەوەی ئەو فسفۆرانە بەداخەوە ئەو فسفۆرانەی کەوا ئێمە دایدەنین لە شەقامەکان بۆ ڕێخستنەوەی شەقامە و نەهێشتنی کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆیە بەڵام لەلایەن شوفێران زۆردار بە ئەنقەس فسفۆرەکان تێک دەشکێنرێن و خراپ دەکرێن و بەسەر دەکەون بە سەیارە بۆ ئاداوەکانی لە شوفێران کەوا پابند بن بەو هێما و فسفۆرانەی کەوا بۆیان دادەندرێتن لەبەر ئەوەی کە تیمی فسفۆر ئەنجامی دەداتن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە.
ئێستا لە تەواوی هەرێمی کوردستاندا بەشێک لەو هۆکار و سەرپێچانی کە ترافیک لایت و فلەکەکانی سوڕانەوە و ڕێگاکان ئەنجام دەدرێت دەگەڕێتەوە بۆ گوێپێنەدانی شۆفێران بەو هێمایانەی کە زمانی هاتوچۆن. لە کاتی گوێڕایان لەبوون بۆ هێمایانە گرفتی گەورە بۆ هاتوچۆ دروست دەبێت. ترافیک بەدەداچوون بۆ گرنگی هۆکاری گوێپێنەدانی شۆفێران بۆ هێمایانە دەکات. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ ئەنی زۆر نیگەران دەبین بەو شتانەکەوە ئەمە دانراوە لە بۆ خزمەتی شۆفێر بۆ ئەوەی شوفێر یعنی کەوا لە شەقام دەڕوا ئاگادار بکە لە بەرامبەری چ هەیە چ شتێک دێتە ڕێگای. بەڵام زۆربەی جار هەندێک لە شۆفێران کەوا ینی هەست بە مەسئولیت ناکەن بە شێوەیەکیان قەست بەسەرم سوڕانە دەکەون دایانشتێنن ینی دەبێتە هۆی شکاندنیان تێکدانیان زەرەر لە حکوومەت دەدا زەرەر لە ڕێگاکە دەدا زەرەر لە خۆشی دەدا چونکە تووشی ڕێکاریان هەر تێکدانێکیان هەر شکانێکی ئەم فسۆرە ئەمە وەکو پۆلیس هاتوچۆ ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرینە بەر یان بە پێبژاردن یاخود بە پێدانانەوەی. ئەنی بەڵام شۆفێرەکانی ئێمە زۆربەیان ینی لەسەر سەیری هێماکان ناکەن ئەگەر بێت و شۆفێرەکانی ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە بەپێی هێماکانی هاتوچۆ لە شەقام بڕۆن دڵنیابن لە 65 ڕووداوەکانی هاتوچۆیان لێ کەم دەبتەوە توش و ڕووداوی هاتوچۆ نابێت. بەڕای شارەزایان هۆکاری گوێنەدانی شۆفێر بۆ هێماکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ 1. نەبوونی هۆشیاری لەلایەن شۆفێرانەوە بەرامبەر بە گرنگی هێما و هێڵ لە ڕێگا و ترافیک لایتەکان. 2. پەروەردەرنەکەنی شۆفێر لە کاتی پێدانی مۆڵەت. 3. نەبوونی لێپرسینەوە و کەمی سزا بەرامبەر پێشێلکردنی هێماکانی هاتوچۆ. 4. هەندێک جار لە شوێنی شیاو هێماکان دانانرێت. 5. تا ئێستا بە یەک میکانیزم هێماکان دانەنراون. سەبارەت بە هۆکارانە چالاکوان و شارەزایکی بواری هاتوچۆ بۆ ترافیک باس دەگرنگی و هێمایانە و پابەندبوونی شۆفێران دەکات. عێراق و هەرێمی کوردستان بەشدارن لە پەیماننامەیەکی نێودەوڵەتی سەبارەت بە هێماکانی هاتوچۆ. هێماکانی هاتوچۆ کە خۆی لە ترافلایت و تابلۆ هێڵەکانە بینێتەوە. ئەم هێمایانە وەکو هەماهەنگیە لەگەڵ بەکارهێنەرانی ڕێگە و ڕێنماییانە کە ڕێنیشاندانیان بێ و پاشان ئەو شوێنانەی کە قەدەغەکراوە لەو ناوچەیە ئەو ڕفتاریان ئەو کارە بکەن بۆی هێماکانی هاتووی نێودەوڵەتی بۆ شوفێر سەرەتا بێ بیبینێ و کە بینیشی ئەبێ لی تێ بگات پاشان جێبەجێ بکات. ئەگەر بێت و شوفێرێک یان بەکارهێنەرێکی ڕێگە هێماکانی هاتووەوە خۆی بیان بینێ و لیان تێ بگات بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتووە کەمە بێتەوە بە تایبەتی لە دەرەوەی ناوچە نیشتەجێبوونەکان بەهۆی لێخوڕین بە کەمتەرخەمی هێماکانی هاتوویان ئەزیێت داوە یان بە شێوەیەکی عەمدەن بە ئەنقەست هێماکانی هاتوچۆ لە ڕێی ئەم بادی و قرمانەوە وەکو نیشانەیەک دانراون بۆ نیشانشکێنی. ئەمەش تا ئێستا چونکە چەند کەسێک بە ئاشکرا سزا نەدراوە لەسەری بۆیە ئەو دیاردانە بەدیاخەوە لە زۆربوونن. هەندێک لە برا شوفێرەکان واتێ دەکەن دانانی ئەو هێمانە وەکو ڕێگرێک لە بۆیان بە تایبەتی فسفۆرەکان جا زۆر جار دەبین لەسەر فسفۆرەکان دەسۆرێنەوە خودشتێن لە کاتێکدا ئەو فسفۆر و دیلان تێرانێک کە ئێمە دایدنین هاوشێوەی شۆستە دەبێت مامەڵی لەگەر بکرێتن جا لەو حاڵەتانێک کە دەبینرێن بەڕاستی ئێمە ئیجراعاتمان توندە لەگەڵیان چونکە سەرباری ئەوەی کە سزای دارایی دەدەین سەرجەم ئەو شتانەشی پێچاک دەکەینەوە و ئۆتۆمبیلەکەشی لە بۆ ماوەیەک حجز دەکەین کە سەلاحیەتی ئێمە هەیە تاکو دە ڕۆژ بتوانین ئۆتۆمبیلەکەی دەست بەسەدا بگرین. ئەوەی جێ خۆشحاڵیە لە ئێسادا حکوومەتی هەرێمی کوردستان و لەو کارانەی کە کردوێتی هێمایەکی زۆری هاتوچۆی لە شەقامەکانە داناوە جێگرەوەی پۆلیسی هاتوچۆن بۆ مانایەکی تر زمانی هاتوچۆیە بەردەوام لەگەڵ بەکارهێنەرانی ڕێگە قساکان ڕێنمایی دات بۆ ئەوەی کە شوفێران هەم هەڵەڵێ نەخۆن هەم تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن.
سەرڕای ئەو هێما و هێڵەی سەرشەقام و ڕێگاکان کە سیمایکی جوان و شارستانیانی بە شاری هەولێر بەخشیوە، بەڵام ڕوودا و سەرپێچیەکان زیاترن. ئەو ڕوودا و سەرپێچیانی کە بەشێک لە شۆفێران ئەنجامی دەدەن دەگەڕێتەوە بۆ یۆنەدان بە هێماکانەوە ئەو نیشانە و ڕێنوانەی کە ئەماش دەی پاراستی شۆفێرە. ترافیک دەیەوێت کۆمەڵگەیەکی شارستانی و سەلامەتی هاتوچۆ بنیاد بنێت. لەو بنیاتنانە هەمووان هاوکاری هاتوچۆ بن تا پارێزرا و سەلامەت بن.